ئەو کاتتان باش خوشکان برانی مسلمان دواتر ئەوجە خەڵکانی ئەلمانی و ئازادی خواست ڕێستانەیە هەموو لایەک دوێنێ من ئەوڵم دە لەسەر ئەو تەحەولە سیاسی کە مەلا مەزهەر یەکێک لە فیگەرەکانی پارتی بووە هەمووانەی لە نزیکەوە دەیناسن پاپی پارتی بوو بەخۆش پارتی بووە و ماوەیەکی زۆرەوە پارتی دامی کردی و ئێستا میگای سێڤەری پارتی بەخۆی باز دەکات و تەلەڤیزیۆنیان لۆدانایە خوێندنیان نازانم لۆ کردی و چیتر بەرحاڵ من پێم شتێکی باش بوو بەڕاستی ویستم دامی بکەم کە ئەو تەحەولە لە کادیری پارتی ڕوویدا یعنی دەستخۆشی لێ بکەین ئەتر با بەرەو لای پاڤە ڕکشابیتنە بۆ من جیاوازەکان گەورە نییە پارتی دەستە پاڤل بەڵام ئەو تەحەولە جورئەتە باشە لە ناو کادیری پارتی هەبی ئەگەر بزان ئەم دەمەکانی هەوڵ دەدەم کادیری پارتی فێرە ئیرادەبی فێرە نابی لە بەرامبەر حیزبەکەی خۆی ئەوە یەک دووش ئیترم تەلەفۆن بۆکە زۆر بە بێڕێزی دایخست زۆر پێم ناخۆشە بڵێ نایکەم تاوە چالی قەرەداغی دوارە تەلەفۆنم حەزم لێ نییە بکەم تاوقەباتی کوشتەکەش بەتابەتی کە ئەو بەرپرسی باڵا نییە لە هەرێم بەس کابراج فیگەرێکی گەورەی ئیسلامە بۆی نامم بۆ نادێکا کە ئەو شێوەیە خۆش نییە و ئەگەر ئەوستا وەختت نییە کاتشکردن یەک دنیا دوسێ پۆستی کردیا تەحریزی ئەو خەڵکە سادەی خۆی دەکاتن کە لە بەردەستی بە ناوی دین ئەوە دەکا بڕۆن ئەوەی بکەن و درۆزنە و ترسنۆکە و مامۆستا ئەیبا ئەتوو کەسێکی گەنجێکی تائشنی ئەو زمانەتەیە ئەتەکێت تەبی مەلا واتە نمونەی باڵا لە ناو کۆمەلگای کوردی نمونەی باڵا لە احترام لە ڕێز لە وشە دەربڕین یەک وشە ئەو شانەتی و دەرەبڕی لە سیاسیەک بەو زمانە دەرببڕدرێ ئابڕووی دەچی مەلاش بەشەکرد لەوەی کۆمەلگایان لە دەستە مزگەوتەچیان دەدرێتێ بە دەیان هەزار کەس جیان لێ ڕادەگری لە ئەوان کە کو دەکری هەر مەلا مەزەر بۆ خۆی یعنی لە قسەکانی هەتا لەو گوتانەی لەگە منیشم هەر بەدەی پێکەنی مەدرێت دەتکەمە فلیم و ئەمیتە پاپەجان هەر دەمیش بەز نەڕوە هاوڕێیان من ئێستا هیچ قسە ناکەم گوێ لە ڤیدیۆیانە ڕابگرن ئێستا تۆزێتان بۆ دەکەم بڕوان پێ بکە هەر ئەوەندەیە دێ من مەلا مەزەر لۆ دەنجی قەتع دەکەم لۆ بڵاو ناکەمەوە چما ئەلێرە قسە نەکرێتن لە ملیۆن شوێن کە هەیە قسە دەکرێ و ڕەخنە لە ئێمە دەگیرێ و وە پارتی وێچێتی گەڕانە گرگرگرگر هەرچی هەبووە لەو پێش بەلای کەم لەو 5 ساڵەی یەک خەلەلی منیان دیت تۆ بڵاویان کردەوە لە میدیا سێبەرەکانیان یعنی ئەمە لۆ دەترسێم لە مەلا مەزهەر دەچم دەنجی ئەوە دەکەم دەبڕم و تەهەڕوبی کردیە و ناوێری لقا بکە چ لەسەرەوەی سلێمانی چ لەسەر ئەبوتی چۆی کە هەوڵم دا وەختی خۆی بەڵام بەر لەوە هاوڕێیان هەرچی دەنگە هەمومان لێکدا فەرموجێ لێ ڕابگرێ سەم دێمە کۆمیتاریت کە دەدەمەوە ئەو کاتە باش مامۆستا چاوەکەم باوە باشی هەردوو چاو نیوەڕۆ قسەمان کرد بەس ڕێک نەکات ئێستا بوارت هەیە ئارەڵا بوارم هەیە لە خزمەت سپاس دەکەم سپاس دەکەم ئەو وەختە دەبەخشی لەگەڵ ئێمە هەندێک قسە وازکەین مامۆستا مەزهەر جەنابەت لە میدیاکان ئەمن دەتبینم تا من ناوم قادر نادرە بەوەی دوای نەڵێیەوە ئەوە شتەش بۆ خوێنەر و گوێگرە سپاس دەتبینم وەکو کەسەکی داکۆچکەرەی سەرسەختی لە ئاینی ئیسلام کەمپین دەکەی شکایەت دەکەی لە سەمینبەرەکان بە جوابدێ هەر ڕووداوەک لەسەر ئاینی ئیسلام بی بە بیرڕای جەنابەت کە تەشیربی بە ئیسلام جیاواز بی یعنی پرسیارێک لێرە دروست بووە هۆی چییە لەسەر کابرایە کە هەموو تەوهینەک یعنی گفتوگۆ ناکە وەکو ئاتیستەکان لەسەر دین دێ جوێن دەدا بە ئەڵڵا بە پێغەمبەر بە هەمووی چۆنە تا ئێستا ئێوەی ئیسلامی کەستان قسەیەکتان نەکردیە و ناکەن بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وش حالم لخزمة جنابتا برسيارم لي بكيتو والله مدمو
زۆر اعتیادیشە زۆر جا بینیمە لێ دوانت وەرگرتووە لە خەڵکی و بڵاویشە کردێتەوە ئەمەی منیش بڵاو کەیتەوە زۆر اعتیادیە و پێم گوتی مامۆستاوایە بەشانازیوە سپاس دەکەم مەزهرم داکۆکیم کردە لە پیرۆزیەکانم لە مقدساتی ئیسلامی دیفاعی لێ ئەەکەم لە پێناویا خەباتەکەم من داعیکی ئیسلامیم ومن أحسن من دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين إيشي من دعوة إسلامي وخدمة كدني إسلام ومسلمان أنا ما في خوتا أو يعني ما في شرواي خوتا بلى حتى إستاش آزادي بيرورا دربرين كالكولاتي إما ألين آزادي بيرورا دربرين كم واي حبري على ورقة وانية بلى ثانية كهن ديان رخراو صدان يعني سنتريان دروس كرد هجوم كان سر إسلام ومسلمانان ومقدسات كسيش نية ريغان لي بقريت كسيك نية تنبيان بكا كسيك نية سنولي كان بودابنية كسيك نية قانون يكبيان بسيطوا بلام إيما وكو داعي وكو ما مصايك آيني دين فعل بيروزي كان مانا كان دمان دانا دادقا أمان خنا قفصي زندانوا من أمره لمحكمة سليماني لسه السليماني لمحكمة سليماني هاتما تدروا لسر بابتك بناوي تشهير يعني بختانك كأنه من تشهير مكدوا لبروي وتوما هندك بنتوما رخرا وكاني كومالغاي مدني أكري بو دفاع كردن بي لمظلوم لخلقي بشمينته بشخراو دفاع لما في مروف وبعد بابتنا بكا نقب بيتا ريخرابي كومالغاي مدني بي سنقر لإسلام ولدين ولملاو ولمزقود بقريه بس كالبرو توما بوتا ريخرابي كومالغاي مدني لدو هزارو يا سيزدوا كيسيك لسر من دروس كراوة لسليماني حتى استا يازدجار لهوليروا من هنا وتشاري سليماني جيشم لناقرن هر جيشم لناقرن بزانا من بوچي وابوت شي أليم سكايتي أكان أما دادقاو دادورو أو بابتانية كبشاي خمان أي بينين لكاتك زور قضيم بيني ووتوانا من دالك نازانم لناوش دزقايكي أمني وبابتانا كجراو وخنكنراو وبيس الروجيش كيسا كان قفات كت بلام كيسيك لسبابتي بنابي تشهير لدو هزارو سيز دو مالاوا بيس 2023 يافدا جاري الريك لهوليروا من هاتومة سليماني حتى إساك لنا بيتو باسا واتا أفاقي بيرورا دربرين دروي كي شاغدارا اواني كوا بناوي فيمينيزمو جندرو جندر بازو او بابتانا خريكي بلاو كنوي بيروشتي وبأخلاقين بو بلاريدا بدني قلو ولات ونجتمان لداخوازي كتني ما فكان يعني لحكومات لبوني كهرباء او غاز نوتو يعني موتشو بس ما مصطاب بورك قطع الدكم بس خدمتك كبتو برشي على كي بله اما زالت شي باش بيدا بله فرم ذلك انا داوم توك برسياري حساسه كي ابي جوابي حساس شو ورقي بله فرمو لكاتك خلقي بلا رضا بن خلقي مشغوله كان اوانا خلق مشغوله كان ما مصاي آينية هاتو تسرخ الدفاع لموتو معاش وكهرباء وآوي خلقيو داخوازين ما فكان نكاو دفاع لأخلاق وشناس وروشتي قلو ولات اجتماعي شكا خلقي من بخلقي من أود خلقينا أي حوار يعني بغيرت من دفاع لوطن واجتماع كان لدجي داير كان استوى ما اللي هذا بلاي خلقينا ما ديزكش ما ديزك داوي لي برنكم يعني ابي بلين اغاتا لهيني خوتا دفاع إليه كان يعني ومجتمع كان وحال يكرده مجتمع كان بأقاري غلطها بردو أبي إشكاني مو أواي ليبي إنجا أواني كوا يسبب منظم بريخراو هاتون كفركن بناوي دابرانك دروز بوا همو صالك بفاريكي الزخم ديان سايد ديان محوري دروز كرده بو هجوم كردن لسر بيروزي كان من 500 مليون دولار لشوينك 1 مليون دولار لشوينك كتر بو 500 مليون دولار
مامۆستا مەزەرەس پێ ناکەی 500 ملیۆن دۆلار گەلێک زۆرن. ئەمریکا خۆی ئەلانی کرد ئەڵێ 500 ملیۆن دۆلارم لە شەرقی ئەوسەتا بۆ دەعمی ئیلحاد و سەرف کردووە. بە زۆرمانەوە نییە لە بۆ کوردەکان بەنمونە ئەوەوی دوایە ئەوانە گفتوگو بابەگیان ئەگەر 1 ملیۆن دۆلارەکەش هاتبێ بۆ جەندەری و بۆ ئیلحاد کاکە بە سێ محافەزە 1 ملیۆن بۆ جێندەری و بنێربازان چ فەوزایەک دروستە بێ کاکە. بەس مامۆستا ئەوە ململانەیە تخوا قەوسێک ئەگە بدەیە 7 دقەیە قسە دەکەی ئەگەر بمبووری ئەوە ململانەیەکە ئەوان تا حەدێک ئاتیستەکان گفتوگۆتان لەگە دەکەن ڕێگای دادگا لەگەیەک دەگرنە بەر و ئیسلام دانرایە بەس ئەبوو چۆیەک دێ هیچی بەپێ ئاینی ئیسلام دەربڕیوە لێ سندومەتەوە ئەو شت بڵێم و لە هەموو بابەتێکی شتم وتە حەقم تیا کردووە لەم ڕۆژانە یەکەم دەربڕی دەربارەی ڕوبەڕووبوونەوەی ئەم پیاوێکی ئەوە نییە بڵێ وەڵام مرکزی بێ و دعم کرا بێ و بێتە مەیدان و هەروەنەی لێزانی پێم باوەڕ ناکەم لە ئاین و لە دین و لەو بابەتانە بەسەکان گوێم لێ بوو بەکەم سوکایەتی بە ئیمامی حوسین کرد دوایی خێزانەکەی وابزانێت پێی وتە بوو کوڕە ئیمامی حوسین ئیمامێکی بەردە چۆن سوکایەتی پێکردە هاتووە سەر شاشەی تەلەڤیزیۆن ئەیوو کاکەتەوە بەتەوە من جایەکی غەڵەت بە ئالوبەیتی پێغەمبەر ناکەم ئاستەکی زۆر نزمە من شتی غەڵات پشتیوانی ناکەم شتی غەڵات باسی خزمەت بکە باس خزمەتەوە شتی غەڵات پشتیوانی ناکەم ئەو بیکا تۆ بیکەی هەر کەسێک بیکا شتی غەڵەت غەڵەتە شتی چاکەش دەسۆشیتان لە یەکەم ئەو بیکا من بیکەم تۆ بیکەی شتی باشە منتەهین هەمومان لەو جملانە بەس خزمەت بکەم تێبینیشم وشەی گەندەڵی کەس پێ ناڵێ ژێری برۆت نازم چاوی کاڵەدان برێوەیە چییە بەڵام ئێمە لەسەر وشە و ڕێزمان محکەمە ئەکرین و ڕاپێکی محکەمە ئەکرین. بەڵێ مامۆستا وەڵای 9 دقەت دەرنەچووە دەنگکە نازانم چ بکەم دوای ئەو بەغەڵەت لێم مەگرە نازانم لە ئەوەلیەوە دەست پێ بکەینەوە دوای ئەو گلەیم لێ مەکە بڕوا بکە چ بکە ئەم پێ دەرم با لە ئەوەلیەوە دەست پێ بکەین باشە ئەوەتە والله وبالله وتالله وەکو خۆی بڵاوی نەکەیتەوە خدا دەزانی ئەوکە بە فلیمی هندی چونکەم تۆ یەقەی خەڵکی هەرچی گچکە و گەورەیە گرتێتە کەسیش ناوێت قسە لەگەڵا بکە ئەوە من بە ئەو پەڕی جورئەتەوە هاتێم خام لەسەر هەموو پارێزەکان داناوە بەبێ ئەوەی لە هیچ شتێک بترسم تۆ ئێستا بە منەڵی 9 دقە لە داکانە بچراوە 1 دقە نانە بۆ دەما گێفرین براکەم خۆ قابلە بەیان دیدار ئەوەتە دەبینی مامۆستا بە تەمەشاکە تەمەشاکە خۆ بە خۆ فێڵ لێ ناکەم وەڵازلەوەی جوانتر 1 دقە ئەوەتە دەنگەکەەوە تەزیل لە بزانە 9 دقە تەزیل بۆیان نەها ئەوەتە چ بکە مامۆستا یانی خەتا لە منە کاکە دووبارەی دەکەینەوە خۆ 9 دقە دە 12 دقە ڕۆیە مامۆستا ئەتو خودبە دەدەی سەعاتەکە ئەوە سەدە خوژێنەوە دووبارەی کەوبەکەی خۆت قسە بکە من ئێستا جەومە هەبوو عەسرەوە لەبی من ڕاقی و غارەدەی من لە شوێنێکی وەهابووم شەبەکەم نەبوو چ بکەم دەستم پێکەوتۆ بڕوا بکە ئەگەنا بۆ من زۆر باشە نازانم ئێستا بەهەرحاڵ ئەوە تازە نابی بڵاو بکرێتەوە وەکو ساروخی کرۆز و دوای خەڵکە ئەگەڕێی نازم لە کوێ بیدۆزیت و بەڵام ئەزانیی تۆ حەق وەهایە یەقەی خەڵکێکی وها بگری کە دەستی هەیە لە گەندەڵی لە وڵاتە ئەوە مهم ئاخر نازانین چێ مامۆستا ئەم با بێمەوە سەر پرسیارەکەی لە ئەوەلیەوە بە کەیف خۆت قسەت هەیە بکە بەس دەزانی چێ بەڕاشکایی بڵێم ئەمن بەڵێ لە سەفەرم لە فرسەتێکی ترە هەرچی هەموو پرسیارەکە لە من کەرەوە لە فرسەتێکی ترە هەموو پرسیارەکە لە من کەرەوە بەس ئێستا یەک لێدوانی توم دەوێ باشە ئەمە ئەو مەوزوعەشی لە شتر لە سەخر دەکەمەوە دەتوانم دیداری تایبەت لەگە بکەم ئێستا ئەمێن کەیسی ئەبوو چیچۆ لام نقطەیەکە ئەلێر باشە بەس یەک لێدوانتم دەوێ یەک لێدوانتم پێ دەوێ باشە بەس 1 دقە بەس با پرسیارەکە لێ بکەم 1 جار جواب دە و با بە 5 دقە بێت چەند بێتن زەوق خۆتە
ئاها بەو شێوازە ئێستا لە بڕی کە مەوزوعێکی زۆرمان باس کرد ئێستا من مسافرم لە فرسەتێکی ترا تەلەفۆن بکەرەوە لە خزمەتە. ئەی باشە بۆ پێت ناخۆش نەبی بەخوای ناتگرمەوە چی مەسوولەکانی بکە کێ من والله حەزێکی لە سەعات نازانم هەر سەعاتێک ویست من ئەو شخصان نیم لێت بتشتم یا لێ ئەلام بدرسم حەد دقیق ئەزانم بڕواکە لە مزامە لەم نییە تو ناترسی ئەمڕۆکم نییە تێگەشتی عەز دەکەی من پیاوێکی سادم ئارە والله ئێ بەس یەک پرسیاری زۆر ئەخر قەزیەکەی گەرمە ئێستا گەرما و گەرمە ئەبێ 16 پرسیار بکەی ئینجا ئەو پرسیارن ناو 16 ئاخر ئەبێ شتت مامۆستا مەزار ئەمن کەسێکی پرۆفشناڵانە کە ئیش بکەم دەبێ مەسەن دراستم هەبێ بزانم مامۆستا مەزار نقطە باشە نقطە زۆفەکانی لە چێن دەردایە تا ئەو دەمی بێم ئەم دەبی بچم دراست بکەم پێم دەگەی بەس ئێستا بەڵێ نقطەی زەفە من ئەدیکۆ ئەدەگەی ڕۆژنامە نووسەوەی شیتی نقطەکانمەوە بەقوتی زەعیفیتیانی ئیجابەتەمایکی وەڵای نازانین چێ ڕۆژنامە نووس کە لقای بکە ئەبێت بگەڕێت باشە مامۆستا دەی کاتت خۆش سەر مامۆستا چۆنی باشی والله وەختت هەیە وەلیان جارێ ئەوە لە مامۆستا ئەمنت و یعنی لە سەدق ئەوە بووینە یەک جار کرای خەتا لە خۆشت بووە هیچ گلەیم لێ نەکەی والله خەتا لە تۆ بووە وەڵایی من پێم وتی دووبارە دەکەینەوە هەژنۆ دەقە تەسویر بووە خەڵک دووبارە ناکەیتەوە ئەوە بۆ هی من دووبارەکەیتەوە بۆ هی خەڵک دووبارە ناکەیتەوە یەکسەر ئەتەوێ حیایی ببیت و ئابڕووی ببیت نا ئەو بەنای ئەوە شەڕی ئابڕووبوون ناکەین ئەوە مەلا بەختیار بە ئەوەش بڵاو دەکەمەوە مەلا بەختیار پێ بڵێ 22 دقە قسەم لەگەڵی کرد پرسیاری زۆر باشم لێ کرد لە ئەخیری هیچ تەزیل نەبوو زۆریش پێخۆش بوو کە تەزیل نەبوو یعنی ئینسان کە ئیش دەکا خۆ بەدەستە خۆی نییە ینی بە بەرنامەوە ناکە من وەختە چی خۆم لەو ئەوڕۆپای دەدەمە ئەو شتانە ئامانجم ئەوەیە شتێک بگێنم ئامانجم ئەوە نییە شتەکە نەکرێت بەهەرحاڵ مامۆستا وەختێ ئێستاکە خۆ ئێستا خو کاتیان دە قسە بکەین میوانم دانیشتێن لە خزمەتیانە ئەم سەفەری عومرە بکردەوە هاتن نەوەڵی هیچ دەرفەت و مەجالم نییە ئەی کەی بوارت هەیە با ڕێک بکەوین باشە هەر کاتێک ئەم قەرەباڵە خێر نەماو نانە ئاخر ئێستا قەرەباڵغیە باشە کۆمنتارت چێ لەسەر ئەوەی کە یعنی ئەو تەحویلە کە چێ سلێمانی هەر پێش 6 دقە باشە کۆمنتارت چێ لەسەر ئەوەی کە یعنی ئەو تەحویلە کە چێ سلێمانی هەر پێش 6 دقە باشە کۆمنتارت چێ لەسەر ئەوەی کە یعنی ئەو تەحویلە کە چێ سلێمانی هەر پێش 6 دقە برایان خوشکان ئەوەی دیتان ئەوە گفتگو کەم بەس پێم بڵێن یعنی مەلا مەزهەر چ قسەیەکی کردیە لە بۆ من خراپە حزمی جێن دەردەکە تەهەڕب لە پرسیاری ئەووی چۆ دەکا مەتعی ئەووی چۆی دەکە درێدری باشە تێم دەگەی مەتعی دەکا لەوێن دەر دە بڕوان پێ بکەن 6-7 دقەیە بڕایە چکە هەمووی 7 دقە قسە کرد ئەوەزەم 8 دقەیە ئەوی کەش 8 دقە بوو لە پڕ نما پێسە دێمە سەر ئەو نقطەیەش دەنگ ڕیکۆرد وەکو هەموو ملیۆنان کەسی کە 100 جار ئەتو دەنگ تەزیی دەکەی لە پڕک دەستت پێ دەکەوی ئالوگۆر دەبی ڕیکۆردت نەکردیە ئەوە دەبی
ئەو پێ 6 دقەی کە بڕا زۆر گرنگ بوو لە بەرەوەی مەتقی ئەو سوێ کرد گوتی کە ئەمن دەرکرای ما ئەو سۆ دیفاعی لە من کرد پێی دەڵێن باشە بەزەوە گوێن بە ئەڵڵا دەدا گوێن بە پەیامبەری موسڵمانان بەو پەڕی بێزەلەتی دەداتن ئەڵێ دڵی باشە هاوتە لە قۆلە و دەنگەی هەیە مەتقی ئەو سوێ دەکات خۆزیە دەربچوو وایە ئەوە یەک دوو هاوڕێیان بەس بەم بڵێ لە دنیایان هەر یەکێک لە خۆتان چی هەیە کە دەزداتە مۆبایلی دیاری وایە تەسویر دەکات لە نوێی لێکێکە چی ڕیکۆردی نەکردیە دەستی بە ڕیکۆرد چی هەیە توش نەبووبی نەک ڕۆژنامە نووسوو چالاکوان دەنگ خراپ دەبی چەند جار هەیە دیدار بڕۆ هەموو پێژەر ئۆکان ئەگەر دەنگ و شت لێیان تێک نەچی دووسەر لە نوێ دووبارە نەکەنەوە خەلەلی تەکنیکی نەبیتن ئەوە لە چێ ڕووی نەدایە من هەندێک نمونەی سەریع دەینمەوە لێرە هەر یعنی مەسەن ئەوانەی کردیار باشە بڕەوە مەلا بەختیارۆکو باسم کرد باشترین لقا بۆ من دەنگدانەوەکی زۆر گەورەی دەبوو هەموو شتەکەم لێ پرسی ئەوەی کە دەمنووسی بڕواک ئەو پێی بڵێن دەنگ نەبوو ئەوەندە وتی ئەمن هەیتم ئەوەندە داوام لێکرد نەیدامێ لەبەرەوەی دەیزانی بەمی گۆ کەس پرسیاری وای لێ نەکردینە ئەو کاک جەمیل هەورامی 3 جار لقا ئەم نەکرد هەر جاری سەعات دەبوو 2 جاران خراپ بوو دەنگ و جارێک دەنگ دەرنەچوو جارێک نەقیاتە جاری سێم دووبارەمان کردیت ئەوە کاک نەزمەدین قادر کورە نازام ئەو پێشمەگە دێرینە یەکێکی کرد لە هەولێرێ دەزێژی کچک دەیان لەو شتانەمان لێ ڕوویدایە دووبارە یەکەینەوە پێی دەڵێن فەرموو یەکسەر بەردەوام بە ئەوجە لە هەمووان دەشتی سەریعیت کەت بزانم بڕاوکەن لە ئەڵمانیا هێ من هەورامی گیرە ئەو پەڕی ڕسوا کرد ڕیکۆرد نەکرا بوو کەمال کرد کوچین لەم سای گیرا بوو لە سنترۆمەشە تا تەکسی ڕیکۆرد نەکرا بوو دەرێ دەستم ئەوە بووە لە بیرم چووە تەسویر کردە بەس ڕیکۆردەکەی نەکردە ڕێباز حەملا لە دووسڵدۆرف لەبەر چاوی ژن و منداڵەکەی کەرامەتیان شکاند بوو 2 کەس ڕیکۆردیان نەکرد هاوڕێیان ئەوە بمەزانانی لە هەموو کەس ڕوو دەکات چی من پێی دەڵێم یەکسەر و ئێستاش تەحەدای دەکەم با بفەرمی ئەگەر لە خۆی ناترسی ئەو تەهەڕوب دەکەم نایدەویست لەسەر ئەوی چۆ قسە بکە ئەم ناوێری یان لە ڕەوشێکدا ناوێت لەسەر ئەوی پاڤڵ تاڵەبانی قسە بکە برات ئەو تەحەولەی کە لێ ڕوودا دەزانی ئەمن ئەو پرسیارانە مەسئول بۆ لە ئێمە هەڵدێ لەبەرەوەی دەزانی هەموو پرسیارەشی لێ دەکەین من نەمویستی مەلا مەزهەر ئەوە بکەم پێشم باش بوو ئەو تەحەولەی کردێ من حەزەکەم کادری پارتی جورئەت بکە ئاڵوگۆڕی فکر بکە بستە لای پاڤێلی بستە لای یەکێتی ببنە گۆڕان بوێرن قسە بکەن ئەگەر ئەمە نازانم ئەوەی ئێستا مەلا مەزهەر دەکە سیناریۆ چکە شتانەمان زۆر دیت بەڵام پێم باش بوو ویستم دەمی ئەو شتە بکەن کەس تەلەفۆنی ئێستا قەپاتم کرد و نامەم بۆ بەجێهێشتیە مامۆستا پێی دەڵێ مامۆستا لە هەموو ئەوەکان بەو بەری ڕێزەوە کەچی کاکم لە فەیسبووکی زمانی دەرێت زمانی گەنجەکی 18 ساڵە بابات و لە غودبا لە تەلەڤیزیۆن قچەک زمانت پاراوکە عیبا کو دەکرێ هەموو قسەی بکەی مامۆستا ئەمن ئێستاش تەسیری مەلا عومەردی بەگەیم لەسەرە ئێستاش تەسیری ئەو کۆمەڵە مەلای کۆنمان لەسەرە کە بەو پەڕی ڕێزەوە منداڵ بن پەروەردەیان دەکردین زمانە پارا و ئەوە جوان بێ بەشێک لە مەلاکان ناجێرنەوە هەموو قسەیەک دەکەن چۆن دەکرێت و ئەو بەو زمانە زبرەی دێسە تەلەڤیزیۆنی لەسەر شاشاخر بە 100,000 کەس ئەوە دەکات من حەقی گەنجەک ناگرم کە دەبینم مەلا مەزهەر بەو زمانەی بڕۆم درۆزن ترسنۆک ئەوەی کەن ئەو فشەکەرە نازانم کوڕای بەکاکە هیچ لێ قەومە ئەم چ زۆر زمانەیە لەکنە من ئەگەر ئەوەیە بڕۆ لە شوێنکە لە خۆت بە کەیف خۆت قسە بکە دێم لۆ لێت دەترسم لەسەر من قسەت نەکرد لەسەر ئەوە بووە خەلەل تەکنیکی لە هەموو دنیا بووە و قسەکانی لە قازان زیمە بوو خۆزیە بڵاو بکرا مەتقیە بوو چۆ دەکات ئەفتەش دەقەیدرێت لەگە من بە کڵک بوو لەبەر هەندێەوە کە دڵی باشە پێی دەڵێم بەس قسە بە ئەڵڵا دەرێ بە پەیامبەر دەرێ خۆزیە دەربچوو بە بزانە کوست گەنجانی ئیسلامی ئەوەیان دەکردی دەکەوتنە گیانت خۆزیە دەربچوو بە یانێ من کە بڕایە خۆ بەدەستە من نییە حاڵەت ئاوادەم زوو تەمەشا دەکەم نەوەک ئەو خەلەلانم لێ دروستبی دیارە دەستم پێکەتیە پێش دەڵم فەرموو یەکسەر بکەوە و ئێستاش تەحەدا دەکەم بە تەلەفۆنیشم بۆ کردی وەڵڵی خۆش نییە و کوڕەکە تەریگرتیە بەس لە بۆ هەندێک پێ بڵێم وەرە فەرموو چت هەیە بوێرە قسە بکە کوڕەکەی هەریگرتیە بەداخەوە یعنی چۆن دەکرێت مەلایە کوڕەکەی فێڵ بکاتن
قسەی ناڕاست کرد کوڕەکەی دەڵێ لە ماڵ نییە دوای دەرەوە لە با بنووسە تخوا قسەی ئەگەدەری دەنگکەی بڵاو دەکەمەوە چۆن دەکرێت مامۆستای ئاینی لە گچکەیەوە مناڵ فێرە قسەی ناڕاست بکات عیبە ئەتو دوای لە ئێمە دیفاع زیاتر لە ئیسلامیەکان کردیە بەجددیمە ئەوە ئەمەین هەموو کەسی ئیسلامی سیاسەکانمان لە دادگاکان من لە ئەمنستی تحەدا دەکەم بڕۆم پرسم لە زیندانی محەقی هەموو زیندانیانی ژیرانە لە 2000ەوە لە بەناماڵەیە بوو خەیبەر و لە هەموو ئەوانەی کەمری ئەدانێ ئەگەر ئەمن کەیسەکانم نەگەیانتە ئەمنستی و ئیشم لەسەر نەکردو دەیان لایبمان زڵدی پشتیوان سادەق ئەوە دەیان ئیدانە و شتمان لەسەر تیرۆر و کار و چالاکی بۆسە مامۆستا و شاری لەسەر ئەو تیرۆرە سیاسیانەی کە پارتیوێشتی بەرامبەر ئیسلامیەکانی کردبی نەکردبی لەسەر ڕیشتانی مامۆستا نادرکاریتانی ئەمە قسەمان کردبی جەنابەت ئەو دەمی لە بن پیری پارتی پارەی دەدایە کوڕی پارتی بووی کەی ئەنگۆ کەیە تو ڕۆژێک لە بوو خەڵکە لێرە چێ سەزادەی کەی دیفاع لە تیرۆرێکی سیاسی کردی دژی تیرۆری سیاسی بەرامبەر حزبەکە دەنگت بەرز کرد کەی لە سەجادەی ڕۆژێک شەقەکت لێ درایە هەر بەس پڕدایتە ئەو گەنج و مەنجانەی کە باسی یەکسانی و ئازادی دەکەن هەر خەریکیوان بوویت کەی دژی دسوڵتا باسنان و ئاو کارەبا دەکەێتە مەسعود وارزانی پاڤر تاڵەبانی و کۆسرە ڕەسوور و نازانم فازڵ میرانی لە من و تو زیاتر قسە دەکەن ئەگە بەو قسانە بێت چاوی من بە قوربان بەس ئەتوو هەموو جەپەکانت بەس بەو ئاراستەیە بردووە دەرەقەتی ئەوانە وادی ئەوانەی بەرەگای حزبەکان کە پەڕی قورئانی سوتایە کە بەدەیان کادری ئیسلامی لە زیندانەکان ئەو پەرغەدریان لێ دەکرد کەیە تو قسەت کردیە نەک خەڵکی علمانی و ئازادی خواست کەی ڕۆژێک لە ڕۆژان لەسەر ئەو هەموو بارەگا سوتانە هاتی قسەیەکت کردبی مەلایەکی ئاینی ئەلەو هەموو نائەدالەتی بەرامبەر زیندانی بادینان و شیرازەوە کرا کەی ڕۆژێک لەسەر دژی تورکیا قسەیەشی جددیت کردی لە بەرامبەر حیزبەکەت ئێستا دەی مزادە چ لەسەر ئێمە دەکەی لە ئەوەوە هاورا من نامەوێ بڕواکە ئەگە بە دوای دابچم من ئەزانم ینی مەلەفی هەموو خەڵکمان پێ دەدەوە ئەم قسەکەم پرسیە بڕۆ هەندی زانیاری خەتەر هەیە ئەگە ئەوەی کەم بەس ئەمە کێشەمەوە نیەم پێم باشە دەست خۆشیش ئێستا لێ دەکەم تحولت کردیە لێ پارتی بەروی نزیکبوونەوە لە پاڤلی دەڕۆی یعنی قەزم لەوەیە کادیری پارتی فێر دەبن جورئەت دەکەن لە بەرامبەر حزبەکەیان دەرێن نا ئەگەر لە ئینتیهازی بی ئەگەر ئەوانە هەموو خۆ لە پۆست لایەندا براکەم هەرای زۆربەی ئەو پارتیان لە پۆستەکانیان لایە درێهمال دەکرێن دەست بە هات و هاوار دەکەن خۆچیمەنین لەسەر خەڵک لەو ئەوروپای تەمەنمان لە هەڵوەری هەرتی شەڕی گەورە و مافیاکانە لەسەر خەڵکی کوردستان دەکەین لەو ئەوروپای خۆشەی دێن لەبەر دەرگادا هەوڵی کوشتنمان دەدەن ئێمە لەسەر ئێوێ خۆ لەسەر خۆم نییە من ئەو پەڕی های لایف دەژمنەوە ئەوروپای هەموو حقوقەکەم هەیە کە داوا دەکەم لە بۆ ئێوە بە سەدقاتم هەیە بەڵام ئەوانە کەی لێیان دەدرێت کەی ئیهمال دەکردن کەی لە حزب ئەوە دەبن ئەوە دەبن ئەو دەم پێم باشە دەست خۆش بی جورئەت دەکەی تحول بکەی لە پارتی لە بۆ یەکێت لێیان نزیک دەبیەوە بەس مزایدە مەکە و دووش تکایە بە ئیسلامیەکان یعنی وەکو زەماوەری پارتی مەبن بەو زمانە زبرەوی ڕەخنەیەکی گرت کاچمە تو ئاینەکەت هەیە 6-7 منبەری ئیسلامن لە بەردەستان و پێنجی خەڵکە خۆی پێ بەناو ئیسلامیە تێم دەگەی ئەو هەموو ئەوەت هەیە قووەتە ئیسلامیەت هەیە ئەو هەموو شەڕ و کتاب و ئەوەت هەیە چیەکێک ڕەخنەی گرت گفتوگۆی کرد سەرنجە چیدا ئەسەم دەرێم سەک نابی بکوژێ بەڕەشیشەوە 1000 جوونمان پێ دەدرێ کاچی من ئەو کو دەکرێتن من ئەڵێم مەلا مەزهەر دەنجی بڵاو دەکەم و دوێنێ بێ ئەوەی هیچ کەس بزانی کە خۆی چییە 1000 جوون بە من درایە و چ ئەخلاقێتەکە چ پەروەردەکە ئەخلاق و کوغ ئێمە ئیش دەکەین لە بۆ گۆڕینی ئەخلاق لە بۆ ئەخلاق نەک دەموچاو لۆ دەموچاو جا ئیسلامیەک بێ بمانگری و بمانکوژ و زوێنمان پێ بدا و غرێنەدا قسە بکەین فەرقی چێ لەگە دەستگای پاراستن و زانیاری کاچی من خۆمە نادەموچاو ناگۆڕین ئەمە دەمانەوێت هەموومان بە یەک دەنگ بە زمانێکی پارا و جوان گفتوگۆ لەگە یەک بکەین تۆ ئیسلامی بەوەکو ئێرە مەسیحی دەبی علمانی دەبی قەومی دەبی ئیشتراکی دەبی ئازاد بەس ناکرێت تۆ بێی بەو زمانە زبرەت بێ یان بە هەڕەشایان بە جوێندان ئەو هەموو گەنجەتان کەتە بەردەستی بەس فێرە تەشهیر و ئەوەی دەکەن جوێندە دەگەن یعنی یەکێک ئەگەر بەس لە گەرەنگۆ نەگونجێ مشکلەک نییە 1000 شتی ئینسانی بکە باش بکە هەموو باوەڕەکانی ئیسلام بە پراکتیک جێبەجێ بکە ئەوەی کە بانگەشەی دەکەن
هەزار بلێدن بەڵام ئەردوغانێک ئەو هەموو جەریمە دەکاتن سەدانێک بە تایبەتی ئەردوغان لاتەن زۆر گرنگە پاشەوە چ باوەڕەکە هێتانە بەس لەبەرەوە دەرێ ئەڵڵا ئەویت کار لەگەر ئەو ئەڵڵایەی بەو دەقیقەیە نییە کو دەگرێ کاچ منە گۆ سەیری ئێمە دەبی هەوڵ بدەین هەمومان لە وڵاتەین هەرێکە هەر فکرەیەکی هەیە گفتوگۆیە بکەین نەک بەو زمانە زبرەی قسە لەگەیەک بکەین لە هەمووش کارە ساتن مەلا مەزهرە دێ بەو زمانە زبرە قسە دەکاتن لەسەر تەلەڤیزیۆن کاچ من مەلا نمونەی باڵان لە ناو کۆمەلگاکە دەبی زمانشی پارا و جوانیان هەبی و خەڵک لە ئاساییان دەکە هەموو فیگەرە دیارەکان لە مسەقەفی لە سیاسی لە ئەوەی کاتوە چی دەسەڵات شەلاتێکی دەسەڵات قسەت کردێ فەرقی چی بە هەر ئەمامە لەسەربی و هەر خۆت پێ ڕۆشن بیبی و هەر خۆت پێ چالاکیوانی مەدەنی بیچین و مافی مرۆڤ بی کە دوێنە داوەکو سەرسەریەک فەرقی چی کاتە چی خۆش